وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێم ڕای دەگەێنێت بەغدا غەدر لە جوتیارانی کوردستان دەکات. وەرگرتنی بەشەگەرمی هەرێمی کوردستانی تێکەڵ بە سیاسەت کردووە. لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا عەبدولستار مەجید وەزیری کشتوکاڵی هەرێم ڕایگەیاند بەغداد بە هەموو شێوەیەک زوڵم لە جوتیارانی کوردستان دەکات، ساڵ بە ساڵیش وەرگرتنی بەشەگەرمی هەرێم کەم دەکاتەوە. بۆیە پێویستە حکومەتی هەرێم چیتر لە ئاز ئەو نەحەقیە بێدەنگ نەبێت و گەرمی جوتیارانی کوردستان بۆ خۆی بکڕێتەوە. پێویستە هەرێم خۆی ئەم کێشە چارەسەر بکە. یەک ئەم کێشەیە بەڕاستی تەنها کێشەی وەزارەتی کشتوکاڵ نییە، ئەمە کێشەی هەموو هەرێمی کوردستانە و بەداخەوە نابێ ئەم کێشەیەش تێکەڵ بە مزایداتی سیاسی بکرێ، ینی تێکەڵ بە کێشە حزبی سیاسیەکانی هەرێمی کوردستان بکرێ. بەداخەوە چینێکی فەقیر و هەژارمان هەیە کە زوتیارە، ینی ئەوانەی کە پەیوەندیان پێوە هەبن ئەم دەزانیان چ مەعاناتێکیان هەیە، چ دەردی سەری و خەفەتێکیان هەیە. بەڕاستی ئەمە ڕزا دەکەن بەڕاستی لە پەرلەمانتار لە حزب لە ڕاگەیاندەکان ئەم چینە فەقیر و هەژارە نێنە ناو معادلە و کێشە سیاسیەکانی هەرێمی کوردستان و مزایداتی پێ بکەن. بەڕاستی تکا دەکەم حەقەتەن، ینی چێ ئازایە و چێ دەوێت مەسەن دەنگ پەیدا بکە و کۆ بکاتەوە کە ئێستا هەر ناوی ئینتیخابات هێنراوە دەستیان بە بەیان نامەشت دەرکردووە فەرمونون من داوا دەکەم با بتوانن 50,000 تەنی زیاد لە عێراق بگرن کێشەی هەم هەرێمی کوردستان پێ حەڵ دەکەم. سپاسیان دەکەین و خەڵکی سپاسیان دەکا و ئەو کاتی بەکردەوە سەلماندێن و دەنگی زیادشیان پێ دەکا ئەگە بۆ دەنگیش دەکەی. بەڵام مزایدە مەکەن. خاوەنی ئارد و نانی خۆمان ئێستا بەڕاستی داوامان کردووە کە بودجەیەک تەرخان بکرێت بۆ کڕینەوەی گەنمی خۆمان لە کۆڵ ئەم چێشمەی بەغداش دەبینەوە و لێشان بێ منەت دەبین. ساڵی ڕابردوو بەغدا زیاتر لە 882,000 تۆن گەنمی هەرێمی کوردستانی وەرگرت، بەڵام ئەم ساڵ بڕیاری داوە نیوەی ئەو بڕە گەنمەی ساڵی ڕابردوو وەربگرێت کە دەکاتە 442,000 تۆن گەنم. ئەمەش لە کاتێکدا جگە لە شارەکانی تر تەنها بەرهەمی گەنمی جوتیارانی شاری هەولێر زیاتر لە 500,000 تۆنە و پێشبینیش دەکرێت کۆی گشتی بەرهەمی گەنمی ئەم ساڵی کوردستان نزیکەی 1.5 ملیۆن تۆن بێت. ئەو ساڵ بەداخەوە حکوومەتی عێراقی زۆلمەکی زۆر گەورەی لە هەرێمی کوردستان بەگشتی کردیە. ئێمە ساڵی پار 370,000 تۆن لە هەولێر تەسلیم کرا بەرهەمی جوتیاران. ئەوجا نەماتوانی هەموو بەرهەمی جوتیارانیش وەرگرین، 170 وەرگرت. ئەو ساڵەکە بڕیاریاندا عێراق کە تەنیا نزیکەی 30 بەرهەمی جوتیاران گەنم وەربگیرێ کە ئەوەش ڕێژەی زۆر کەمەیە. ئێستا تەنیا دەتوانین 151,000 تۆنی لە جوتیاران گەنم وەربگرین بەو نرخەی کە حکوومەت داینایە. ئەوەی تر دەبی ئەوان بچن چارەسەری خۆیان بکەن لە بازاڕی ڕاش ویان بینێرن لە بۆ شارەکانی تری عێراق. لە کۆبنەوەی ڕابردووی ئەنجومەنی وەزیران وەزیری کشتوکاڵی هەرێم 4 پێشنیاری بۆ چارەسەرکردنی وەرگرتنی گەنمی جوتیارانی هەرێم لەلایەن بەغداوە پێشکەش کرد. لەوانە فشار دروستکردن لەسەر حکوومەتی ناوەند بۆ کڕینەوەی تەواوی گەنمی جوتیارانی هەرێم و پێدانەوەی ئەو 661 ملیۆن دۆلارە قەرزەی پارەی گەنمی جوتیارانی هەرێم و یان کڕینەوەی گەنمەکە لەلایەن حکوومەتی هەرێمەوە و پاشان بکرێت بە ئارد ئینجا بفرۆشێتەوە، یان دیاریکردنی بودجەیەکی تایبەت بۆ پاڵپشتیکردنی هەناردەکردنی گەنمی کوردستان بۆ دەرەوەی وڵات. بەڵام تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان پێشنیازەکانی وەزیری کشتوکاڵی جێبەجێ نەکردووە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.